شەید شەوکەتی حاجی موشیر یەکێک بوو لە تێکۆشەرانی ڕێبازی ڕاست و پێشکەوتن خوازی کوردایەتی کە لە سەرەتای تێهەڵچوون و دەستپێکردنی خەباتی سیاسی و پێشمەرگەیی ئەندامێک و کادرێک و فەرماندەیەکی بوێر و چاونەترس بوو لە خەبات و تێکۆشاندا. بەو پێش کە هەڵگری هزرێکی سیاسی بوو بڕوای بەوە بوو کە شەڕ و جەنگ تەنها شێوازێکە لە خەبات نەک تاکە شێواز، بۆیە وەک کادرێکی سیاسی و پێشمەرگەی کامڵ و قاڵبووی ناوبۆتەی خەبات لەو شوێنەی پێویستی کردبێت کادری سیاسی بووە، لە شوێنێکی دیکە کادری پەیوەندی و پەرلەمانتار و لە شوێنێک کارگێڕی و لە شوێنێکیش دانوسانکار و کۆتری ئاشتی بووە. لەو کاتانەش کە دوژمنەکانی دۆزی کورد گوێی خۆیان ئاخنیوە و زمانی دیالۆگیان نەدەویست و لە ناوبردنی کورد و وێرانکردنی کوردستانیان کردوتە ئەولەوێتی خۆیان، زمانی چەکیان کردوتە تاکە زمانی لێ تێگەیشتن، ئەوە بەورێکی بەهەڵمەت و پڵەنگێکی چنگ بەگڕی کوانووی خەبات و پێشمەرگەیی بووە. ئەگەرچی لە سەروبەندی شەیدبوونیدا لێپرسراوی مەکتەبی کۆمەڵایەتی بوو، ئەرکی چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی لە سۆنگەی بیر و ئایدۆلۆژیای یەکێتیەوە گرت بۆ ئەستۆی، بەڵام لەگەڵ دروستبوونی هەڕەشە لەسەر ئاشتی و ئارامی کوردستان لەلایەن تیرۆریستانی ئەنسارولئیسلامەوە لە ناوچەی هەڵەبجە و هەورامان دەیزانی بەبێ چەسپاندنی ئاشتی لە سنوورەکان ناو شارەکانیش ئاشتی و ئارامی بەخۆیەوە نابینن، بۆیە دیسانەوە دوو ئەرکی خستاستۆی خۆی لەلایەک وەک یەکێک لە فەرماندە سەربازیە دیارەکانی کوردستان سەرپەرشتی بەشێک لەو هێزانەی گرتە ئەستۆ کە ئازادکردنی شاری هەڵەبجە و چیای شنەروێیان پێس پێردرا بوو. لەلایەکی تریشەوە کەسایەتیە کۆمەڵایەتیەکەی لە ناوچەکەدا ئەوەی پێڕەوا دەبینی کە بۆ بەرگرتن لە ڕشتنی هەرچی زیاتر خوێن لە ناوچەکەدا بکەوێتە هەوڵی کۆتایی هێنان بەو ئاڵۆزی و گرژیەی کەماوەیەک بوو بەهۆی گروپێکی تیرۆریستی لۆکاڵی بە سەرپەرشتی ڕێکخراوی تیرۆریستی نێودەوڵەتی قاعیدا لە ناوچەکەدا سەریان هەڵدا بوو. ئەگەرچی هەندێک لەو هەوڵە ئاشتیانە وا پێدەچوو کە بەریان گرتبێ، بەڵام دەرکەوت ئەو کوردانەی کە ڕۆچوونەتە ئەو زەلکاوی خیانەت و گومڕاییەوە بە جۆرێک بەلا ڕێدابراون لەلایەن گەورە تیرۆریستە عەرەب و ئەفغانیەکانەوە کە هەموو بنەماکانی دیالۆگ و دانوسانی ئاشتیش وەک فێڵ و بەشێک لە درێژەدان بە جەنگ بەکاردەهێنن. بۆیە کە شەید شەوکەت لەگەڵیاندا کەوتە گفتوگۆ لە گوندی گامێشتەپە لە شەوی هەشت لە سەرنۆی شوباتی ساڵی 2003، بەڵام ئەوان نامەردانە و دوور لە هەموو پرەنسیپێک ئەو دەرفەتەیان قۆستەوە و لەگەڵ پێشمەرگەکانی هاوڕێیدا بەناوەکانی سەردار غەفور سڵێمان و حیکمەت حاجی عوسمان و 4 هاوڵاتی تری هاوڵیان شەهید کرد و ئەو کۆترە سپیەی ئاشتیان شەڵاڵی خوێن کرد. تیرۆریستانی ئەنسارولئیسلام بە شەیدکردنی کاک شەوکەت توانیان زیانێکی گەورە لە یەکێتی و گەلی کوردستان بدەن، بەڵام سەرکردە و فەرماندە و پێشمەرگەکانی هاوسەنگەری شەوکەتیان ڕق ئەستورتر کرد بەرامبەر ئەو ڕەوتە وەحشیگەر و تیرۆریستە و ئەوانەی دوای ئەوانیش. بەڵام خۆشبەختانە لە کوردستان لە جیاتی شەوکەتێک و سەردارێک و حکمەتێک بە هەزاران هەزار ڕۆڵەی تری کوردستان لە کچان و کوڕان بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر نەک هەر بەریان بەهێرش و پەلامارەکانی تیرۆریستانی قاعیدە و جوندل ئیسلام و داعش گرت، بەڵکو لە باشووری کوردستانەوە هەتا عەفرینی خۆرئاوای کوردستان پێشمەرگە و تێکۆشەرانی هەر 4 پارچەی کوردستان پارێزگاری لە کوردستان دەکەن و ناوبانگی پیرۆزی پێشمەرگە سنوورەکانی تێپەڕاند و کە ئێستا کەم وڵات و شوێن و گەل هەیە گوێبیستی داستان و قارەمانەتیەکانی پێشمەرگە نەبوو بێت، بە تایبەت لە جەنگی دشت بە تیرۆردا لە بەرامبەر تیرۆریستانی داعش و ئازایەتی پێشمەرگە وای کرد کە گەورەترین هاوپەیمانی جیهان کە هاوپەیمانی نێودەوڵەتی دشت بە تیرۆریستانی داعش بوو، دان بە ئازایەتی و نەبەردی و خۆنەویستی و ئازادی ویستی پێشمەرگەدا بنێت.